پرسیاری دووەممان گەنجێک نووسیوێتی گەنجێکی کوڕ دەڵێت سڵاو مامۆستا، تەمەنم 23 ساڵە، دوکانی جلی ژنانەم هەیە، حەزم لە ژنە، دڵم بە کچێکەوە هەیە، 4 جار بە باوکم وتووە بۆم بهێنە، ئامادە نییە بۆمی بهێنێت. کچەکە 1 ساڵ و نیو لە خۆم گەورەترە، حەز ناکەم تووشی حرام بم، خۆمم تند کردووە، شەو نوێژ دەکەم، چ شتێک بکەم باوکم ڕازی بکەم. بەڕێزم، وەکو گەنجێک یەکەمیان حەقی خۆتە ژن بێنی، تەمەنی 23 ساڵ لەوە چێ زانکۆت تەواو کردبێ، ئەلحەمدولیا دەستت بە ئیشێکەوەیە، ڕێک تەمەنی ژن هێنانە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح بوخاریدا فەرموودەکە هاتووە کە دەفەرمێ: يا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج فإنه أغض للبصر وأحصن للفرج. أي كومالي گەنجان، ئەی معاشری گەنجان، ئەی کۆمەڵی گەنجان، ئێوە کەسانێوەکو ئام گەنجە تەمەنتان گەیشتە 23 ساڵ، 24 ساڵ، 22 ساڵ، هەرکەس لە ئێوە منکم هەرکەس با سەیری خۆی بکە، ئەلباءەتە ئەمەی تێدا بوو، توانای جەستەیی هەبوو بۆ ژنهێنان، توانای ماڵی هەبوو، شتێکت هەبوو بچیتە خوازبێنی ئافرەتێک و مارەیەکی ئاسایید بۆ کرا کە دڵی کچەکە ڕازی بکە و دڵی ماڵی کچەکە ڕازی بکە، هەروەها کار و کەسابەتێکیشت هەبوو، دوای ژنمارەکردن و گواستنەوە ڕۆژانە لە ژوورەوە بێکار نەدەبووی، تووشی خەم و خەفەت و دەمەبۆڵەی خێزانێبی، دەستت بە کارێکەوە هەبوو، فەلیەتەزەوەج، یەکسەر پەلەی لێ بکە، دوای مەخە، ئەم ساڵ مەخە ساڵێکی تر، یەکسەر ناوی خوای لێبێنە و هاوسەرگیری بکە، چونکە ئەوە چاوت دەپارێزێ. ئیسلام کاتێککە ئەمر بە گەنجان دەکا، چاویان لە ئاستی ئافرەتی نامەحرەم بپارێزن، لەولاوە دەرگای حەڵاڵی بۆ کردوونەوە. ئەمە ئیسلامی ئێمەیە، هەمیشە پێت دەڵێ تۆ نەزەر مەکە، حەز دەکەی خەڵک سەیری خوشک و کچ و دایکت کا بە بێگومان نەخێت، دەی خەڵکیش ئەو ئافرەتانی کە تۆ سەیریان دەکەی و بەلاتەوە جوان و نەزەریان لێ دەکەی، ئەوانە کچی خەڵکن، ئەوانە هاوسەری خەڵکن، ئەوانە دایک و خوشکی خەڵکن، بۆیە دەبێت کۆمەلگا حرمەتی پارێزرێ. بەڵام ئایا تۆ ئەم چاوت کە حەزی بە بینینی ئافرەتێکی جوانە بەچی تێریکە؟ زەواج بکە، هاوسەرگیری بکە، خۆ ئەم دەرگا حەڵاڵی بۆ کردوێەوە، ئەو کاتە چاوت بە ئاسانی دەپارێزی. هەروەها داوێنت دەپارێزی، داوێنت بەهۆی ئەوەوە کە ئینسان هاوسەر و حەڵاڵی خۆی لە ئامێزدا بوو، ئارەزوەکانی بە حەڵاڵی خاڵی کردەوە، تووشی حرام نابێ. ئەم دەرگا حەڵاڵە لە خۆتان بکەنەوە ئەی گەنجان، کەواتە تۆ ئێستا حەقی خۆتە کە بە ئیزنی خوا گەورە جەستت سەلامەتە و توانایەکی مادی وات هەیە، شاگردوکانی یان نازام دوکانەکە هی خۆتە، ئینشاءالله خوا ڕزقێکی حەڵاڵی پێبەخشیوی، بای ئەوەندە مارەیەکی ئاسایی بکەی بۆ هاوسەری ژیانت. هەروەها سوپاس بۆ خۆی ئەستاوەتە ئیشت هەیە، هەلحالێن ئێستا ئیشت هەیە، دوکانی خۆت بێ یان شاگرد بیتێدا، دەستت بە سەرەداوە بە کەسابەتێکەوە هەیە، ئێستا تۆ واجبە ژن بێنی. دووەمیان بە تایبەت ئێستا وەزعەکەی تۆ دەڵی دوکانی جلی ژنان، دوکانی جلی ژنان بۆ کوڕێکی تەمەن 23 ساڵ وەکو ئاگر و بەنزین وایە، وەڵا برام یان دەبێت لەوێ بڕۆی یان دەبێت ژن بێنی، حەڵاڵی خۆت نەبێ و بە بەرەکەتی ئەو ئیسلامەتیە و بە ئەخلاقی پاکی ناو خێزانەکەتان دیارە پەروەردەیەکی ئیسلامی کراون و پەنا بۆ شەو نوێژ و بۆ نوێشکردن و زیکری خوا دەبەی، ئەوە نەبێ بەڕاستی نەچاوت بۆ دەپارێزرێ و خوا نەخواسە هیچ زەمانێک نییە کە تووشی حرامی گەورەش ببی. بۆیە گەنجێک لە تەمەنی 23 ساڵی ڕۆژانە مامەڵە لەگەڵ چەندەها ئافرەت دەکا و کەلوپەلەکانی ئافرەتانن، ئەوە بەڕاستیان دەبێ ئەو شوێنە بەجێ بێڵێ، یان دەبێ هاوسەری هەبێ و کە هاوسەریشی هەبوو چاوی تەنها هاوسەرەکەی خۆی ببینێ. سێمیان دەڵی دڵخوازم 1 ساڵ و نیو لە خۆم گەورەترە، ئەوە هیچ کێشەیەک نییە، ساڵ و نیوە گەورەترە، 2 ساڵ گەورەترە، 4 ساڵ گەورەترە، ئەوە هیچ کێشەیەک لە بینی تۆ و ئەو هاوسەرتدا دروست ناکە. ئەلحەمدولله سوپاس بۆ خوای گەورە پەنات بۆ دینداری بردووە، دەستخۆشی لێ دەکەم گەنجی بەڕێز، ئینشاءالله لە شەو نوێژت، لە نوێژەکانت، لە زیکرەکانت، لە تسبیحاتت، لە چاوپاراستنت، حتا خوا دەرگای ڕەحمەتت لێ دەکاتەوە، هەمیشە ئەو کچانەی هاتنە دوکانەکەەوە ئەو خوشکانە وا بزانە دوا ڕۆژ دەبنە کچی خۆت، وا بزانە ئەوانە خوشکەکانی خۆتن، چۆن حەز دەکەی حیا و حرمەتی خۆت بپارێزرێ، دەبێت ئەوە حیا و حرمەتی خەڵکیش بپارێزی. هەموو دوکاندارێک ئەمینداری خەڵکە، هەموو دوکاندارێک ئەمینداری خەڵکە، ئەو خەڵکە ڕێز و حرمەتی خۆی، شەرەف و ناموسی خۆی دەنێرێتە ئەو دوکانەوە، ئەبێ تۆ ئەمینداری ئەمانەتی خەڵک بی، هەموو دوکاندارێکی بەڕێز. ئەمجا پارەکەی حەڵاڵە، چەندە کەلوپەلەکەت ئەبێ ساغ و سەلامەت بێ، ئەبێ ئاوا دەست و داوێن و چاویشت پاک بێ بەرامبەر بە حرمەتی خەڵک، بەرامبەر بە ڕێز و شەرەفی خەڵک کە دێتە بەر دەستت، دێتە بەر چاوت، ئەبێ ئاوا پارێزگاری لێ بکەی بۆ ئەوەی نانی حەڵاڵ پەیداکەی. چوارەم
ئەڵێ باوکم 4 جار پێم وتووە تەکلیفم لێ کردووە ئامادە نییە بچێتە خوازبێنی بۆم بێنێ بە باوکی بەڕێزت دەڵێم ئەی باوکی بەڕێز و هەموو باوکەکان کاکە ئێوە بە قسەی ئەڵڵا بکەن خی پەروەردگار سبحانه وتعالى لە قورآنە لە سوورەتی النور ئاەتی 32 دا دەفەرمێ وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله والله واسع عليم خوا دەفەرمێ ئەمر دەکا چۆن دەفەرمێ نوێژ بکە ڕۆژوو بگرە ئاوا وأنكحوا کاکە مشور بخۆن ئەی باوکان ئەی کەس و کار ئەی حکومەت ئەی دەسەڵات ئەی ڕیش سپیان ئەی پیا و ماقوڵانی ناو قەوم و خزم کاکە بە هەمووتان هەوڵ بدەن مشهور بخۆن لە چێ لەو گەنجانە الصالحین یعنی ئینسان چەندە ساڵح بێ هێستا معڕەزە تووشی زینا بێ تووشی نەزەر بێ پەنا بەخوای پەروەردگار مادام کوڕەکەت ساڵحە مادام نوێژ دەکا ڕۆژوو دەگرێت پەلاماری حرام نادا دڵخوازێکی خۆی بەڕێک و پێکو بە شەرعی دۆزیوەتەوە دەستی حرامی بەری نەکەوتووە لێ نزیک نەبووەتەوە ئەوێ بە شەرعی خوا بەداب و نەریتی کوردەواری ڕەسەنی خۆمان لە ماڵە نزیک بێتەوە ئەی باوک هاوکار بە و ئەنکیحو هاوکار بە مشهور بخۆ بە هەمومان دەبێ مشهوری ئەو گەنجانە بخۆین ئەوانە تا ئێستا تۆزە هەژارن خوا دەرگای ڕزق و ڕۆزیان لێ دەکاتەوە خەمن نەبێ بڵێ کوڕەکەم شاگرد دوکانێکە واللهی خوا بەرەکەت دەخاتە ڕزقەکەەوە هەر یەکێک لە ئێمە بەخوا کاتێک کە خێزان و منداڵمان نەبوو هەمومان هەژار بووین کاتێک خێزانمان هێناوە خوا منداڵی بەخشی خوا دەرگای ڕزق و ڕۆزەکەی لێسەر کردینەوە ئەوە بەرەکەتی ئەو ژن و منداڵێکی ئێستا ئێمە منیش و جەنابیشتان بینەرانیش نان دەخۆین ژن و منداڵی ساڵح بەرەکەتی ماڵە بەخوا خوا ڕزقەکە زیاد دەکا چێ لە ئێمە دەتوانێت نانی خۆی پەیداکە بەخوا هیچ کەس ئەو هەمووی فەزلی خوای پەروەردگارە تۆ تەنها دەستێک دەجوڵێنیتەوە هەنگاوێکی کەم دەنێ بەڵام ڕزق و ڕۆزی هەمووی خوایە کە بوون بە دوو نەفەر بە ئیزنی خوای گەورە ڕزقەکە زیاد دەکا کە مناڵ پەیدا بوو یەقینت هەبێ ڕزقی منداڵەکە لەگەڵ خۆیان دێ مەترسن ئەی باوکان ئەی باوکی بەڕێز بەخوا تۆ گونەهبار دەبی کوڕێکی ساڵح و ڕێک و پێک و ئەهلی نوێژت هەیە تەمەنی 23 ساڵە شوێنەی کارکردنەکەشی بەخوا لە مەترسیدایە بۆ دین و ئیمان و بۆ ڕەوشت و ئەخلاقی تۆش و ئەویش بۆیە خێرا پەلە بکە مشوری لێ بخۆ بە قسەی بکە دووەمیان باوکی بەڕێز سوپاس بۆ خوا کوڕەکەت دیندارە و ناشەرعی نەکردو و عیبداری نەکردووی ئەگە خوا نەخواستە دەستی حرامی تێکەڵاو کردایە ئەو کاتە بچوویە مەمنونی خەڵک بوویە نەخێر خێرا پەلە بکە بە قسەی کوڕەکەت بکە بۆ کاکەش دەڵێم برای بەڕێزم بزانە باوکت لە چێ نزیکە لە چ مامۆستایەکی ئاینی لە چێ برادەرێکی خۆشەویستی خۆی لە چ دراوسەیەک لە خزمەکان لە مامەکانت لە خاڵەکانت لەگەڵ چێدا زۆر بە قسەی دەکا زۆر مطیعی قسەی چێیە لەو کەسە نزیک بەوە ڕای سپێرە وڵە تکال لێ دەکەم مامەگیان خاڵێکیان مامۆستا فڵان کەس کاک فڵان کەس تکال لێ دەکەم تەکلیفێک لە باوکم بکە بەڵکو بە شەرعی خوای پەروەردگار بە حەڵاڵی خۆم شاد و تووشی نامەحرەمی و حرام نەبم ئەمە ڕێگا شەرعیەکەیە ئینشاءالله بیگرە بەر ئومێدی سەرکەوتن بۆ دەخوازم برای ئازیزم ئینشاءالله جارانیشکە کە پەیوەندیت کردەوە لەگەڵ هاوسەر و حەڵاڵی خۆتدا دەبی